بەڵام پێش وەخت ئەزەل مێردەکەتم. عەلی ئەی نەدوت لەگەڵ ئەزەل ناڕۆم دەچم بۆ کار؟ درۆم لەگەڵ کردی. تۆ باشی؟ لەکوێ شوێنەکەت بڵێ تا کەسێک بنێرم چوزانم چی بکەم من بەخۆم دێم. عشقم گیانەکەم تاقانەکەم سیرکە ئارام بەوە و دانیشە و گوێبگرە. ئەو مێردەی تۆ مێشکی نییە بێمێشکە لە لای تۆ نەمایەوە، بەڵام ئەو مێردە بێمێشکەی تۆ بۆ ئەوە وا دەکا تا بتوانێت لات بمێنێتەوە، یانی لە کۆتاییدا بۆ ئەوەی بتوانێت تا کۆتایی لەگەڵ تۆ بژی تا شانازی پێوە بکەی تا کەنعان تا ئەو کەنعانە جارێکی تر دەست لێ بدا. بە دوای تەمووزەوەن ئەلۆ لە شتێک بڵێ ئازاد پەیمان بدە پەیمان بدەمە دوجار نەبێ دەنگستم پارچەکەم ژنەکەم بێخەم بە هیچ نابێ پەیمان سێرکە باوەڕ دەکەم باوەڕ دەکەی لە تۆ بخەوە پاوکەوە باشە سبەی شەوەیەکەوە دەخەوین سبەی نا هەموو شەوێ هەموو شەوێک چێوەڵا زۆرم خۆش دەوێت بنێش ئەزەل